بناو خود مزون دلوان برزان وزیر پرورده حریم حکومت کردستان برزان سروک زانکویان مامۆستایان راگرێت کولیژە ئەکادمی و کۆلار هەمی میوان بخێراتن سەرچاوە ئەس پێ خۆشحاڵم ئەڤڕۆکە ئەس وی پەنەڵی برێڤە بەم لە ژێر ناو و نیشان زیرەکە دەستکرد لە پەروەردە لە سەدا 21 شۆڕەشە پێشەزازیە یا پێنجم و کاریگەراوی لەسەر پەروەردی بوو نەمونە زیرەکە دەستکرد ئەڤڕۆکە دەبێت ئەم بزانە بەن زیرەکە دەستکرد ئێکش ئەمڕازێت گرنگە یە تێنە بکارێنان هەمی جیهانیدا ئەڤڕۆکە دەبێت ئەم بزانە بەن زیرەکە دەستکرد زانستێکی تایبەتە هەمە بۆواری دەتێتە بکارێنان هەکە خودی حەز کرد ئەڤڕۆکە دێ تەرکیزە سەر زیرەکە دەستکرد لە بۆواری پەروەردەکەنە بەری ئەم دەستە گەنگەشەکردنەی بکەم يافرة از پانلیستیت خوب بدم ناسکرین دکتور محمد عزیز ابراهیم بسپور نانو ماتریال و شارازای تکنولوژیا وزیرکا دستکرد و راهنمای پداگوژی راگر کلیج زانست لزانکوی دهو پروفسور دکتور ابراهیم اسماعیل حمرش بسپور اندازه‌را کاربی و کامپیوتر و شارازای و لتکنولوژیا وزیرکا دستکرد زانکو صلاح الدین هولیر هروسا دکتور اسماعیل علی پروفسور یاردەدار لە بەواری زانستی کۆمپیوتەر شارەزای زیرەکە دەستکرد و تەکنۆلۆژیا و دەرووناسی بەروبەری سنتەرێ توێژینەوەی زانستی لە زانکۆی زاخۆ هەروسا بەرێز کارزان وەکیل شارەزای و تویژەر لە بەواری پەروەردەی و تەکنۆلۆژیا مامۆستای ڕاهینەر لە بەروبەرایەتی مەشق و ڕاهێنانی سلێمانە هەمی بخێراتن سەرچاوە پرسیارە یەکێ ئاراستەی بەرێز کارزان وەکیلکە بەڵێ ئەرێ دکتۆر شۆڕەشە پێنجم چییە و شۆڕەشە پێنجم هەل پەیوەندی دیگەل پەروەردە هەیە و چ تەکنۆلۆژیا زیاتر کەفتە لە شۆڕەشە پێنجم کەرم کە دکتۆر بەڵێ زۆر سپاس بۆ وەزارەتی پەروەردە بۆ ڕێخستنی ئەم کۆڕبەندە گرنگە سپاس بۆ بەڕێزانەی کە لە ماوەیە و چەند هەفتەیە ماندوو بوون بە ڕێخستنی دیدارەکان خۆشبەختم کە ئەمڕۆ ئەو دەرفەتەم پێدراوە لە خزمەتی بەڕێستانە بم بەنسبەت پرسیارەکەتان شۆڕشی پیشەسازی پێنجەم ڕابەرایەتی شۆڕشێکی نوێ ئەکات کە پەیوەندی بە تەکنەلۆژیای زانیاریەوە هەیە کە تەواوکەری شۆڕشی پیشەسازی چوارەمە کە ئەویش هەر بە شۆڕشی تەکنەلۆژیان ناسرا بوو ئەم ئەگەر بگەڕێینەوە بۆ پێشتر شۆڕشەکانی پێشووتر شۆڕشەکانی پیشەسازی پێشووتر زۆربەیان تەنها ئەو وڵاتانە ئەیانتوانی ڕۆڵی تیا ببینن کە سەرمایەداری گەورەن یا خاوەن هێزی گەورە بوون بەڵام خۆشبەختانە لە شۆڕشی پیشەسازی چوارەمەوە ئێمەی وڵاتانی جیهانی سێمیش ئەتوانین لە ڕێگەی تەکنەلۆژیاوە بەشدار بین لە شۆڕشەکانە وە کاریگەریمان هەبێت و ڕۆڵمان هەبێت وە گۆڕانکاریەکان لە ژێردەستی ئێمەشا تێپەڕێت لە شۆڕشی پیشەسازی پێنجەمە کە لە ساڵی 2020ەوە دەست پێکات ئەم شۆڕشە گرنگی ئەدا بە چەند تەوەرێک کە بابەتی مرۆڤ سەنتەربوون هەموو خزمەت گوزاریەکان ئەخاتە خزمەتی مرۆڤەوە لە پێناو مرۆڤ بێت و هەروەها گرنگی بە ژینگەدۆستی ئەیە لە هەمووی گرنگتر لەم شۆڕشەیە هاریکاری نێوان مرۆڤ و ڕۆبۆت ئەخاتە خزمەتی مرۆڤەوە یعنی لەم شۆڕشەیە ئێمە بەرەو ئەوە ئەڕۆین کە ڕۆبۆتەکان هاریکاری ڕاستەقینەی مرۆڤن لە پێناوی ئاسانکاری و خزمەتکردنی زیاتری مرۆڤە ئەوەی کە گرنگە لێرە ئایا ئەم شۆڕشە پیشەسازیە ئەم بنەمای هاریکاری ڕۆبۆت و مرۆڤە چ کاریگەریەکی لەسەر پەروەردە هەیە یان ڕۆڵی لەناو پەروەردەیە چییە بە موبالغەی نازانم کە بە تەواوەتی بەپێی ئەو توێژینەوە زانستیانی کە کراوە ئەتوانین بڵین شۆڕشی پیشەسازی پێنجەم لە دڵی پەروەردەوە دەست پێ دەکات
کاتێک کە باسی پەروەردە ئەکەم مەبەستم هەردوو وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵا هەردووکیان پێکەوە چونکە ئەم شۆڕشە پەیوەندی بەو کەسانەوە هەیە بەو چینەی کۆمەلگاوە هەیە کە زیاتر سەروبەندیان لەگەڵ زانیاری و داتا و ئاڵوگۆڕکردنی زانیاریە هەیە کەواتە پێمان خۆش بێ یا پێمان ناخۆش بێت ئەم شۆڕشە لە ناو دڵی پەروەردە و چینی خوێنەوارەوە دەست پێ ئەکات بۆیە پێویستە ئێمە زیاتر گرنگی پێ بدەین و ئێمە وەکو پەروەردەکاران هەنگاو ئەنین بەرەو شۆڕشەکە یا با بڵین پێشەنگی شۆڕشەکە بین یەک خاڵی جیاوازی بینی شۆڕشی پیشەسازی چوارەم و پێنجەم ئەگەر ڕوونی کەمەوە ئەگەر کات هەبێت شۆڕشی پیشەسازی چوارەم کە شۆڕشی تەکنەلۆژیا بوو ئێمە هەلمان پێدرا بوو مخەیر بووین لە بەردەم شۆڕشەکەیە کە بەشدار بین یان خۆمان کەنار بگرین بەڵام لە شۆڕشی پیشەسازی پێنجەمە مخەیر نین ئیجبار کراوین ئێمە بەشدارین لە ڕێگەی کۆمپیوتەر ئینتەرنێت ئەو ئامرە زیرەکانی کە لە بەردەستمانە شۆڕشەکەیەتە ناو ماڵەکانمان بەڵام ئێمە ئەبێ کارێک بکەین لە ناو سیستمی پەروەردەی خۆمانە کە ئێمە لەم شۆڕشەیە بەکارهێنراو نەبین بەڵکو ئێمە بەکارهێنەر بین و منتیج بین لە ناو شۆڕشەکەیە کاتمان ماوە دەست بەش دکتۆر ئیسماعیل ئەکە ئەم بێژین زیرەکە دەستکرد چییە و زیرەکە دەستکرد چ مەفا هەیە لە سیستمی پەروەردەی سپاس بۆ vێدەلیڤێ ئەکو پێناسێکە کورد ئەز دەدەم زیرەکە دەستکرد چ تشتە بێ تەفاصیل تقنی یعنی زمانێکی ئاسان ئەز تعریف کەم زیرەکە دەستکرد ئەنژیریا دەستکرد مجموعەکە ئەنکو جوورێکی تەکنۆلۆژیایە کو محاولە دکێت شیانێت مرۆڤی کارامەیەت مرۆڤی محاکات بکێت ئەنکو میمیک بکێت یعنی پێک هاتیەش مجموعەکە بەرمەجیاتە ئەلگۆریتم ئامد بژینێ و دیتا کو بشێت شیانێت مرۆڤی محاکات بکێت شیانێت مرۆڤیش هەردوو لایە شیانێت نەرم و یەطرق ئەنکو سوفت سکیلز و هارد سکیلز شۆڕشە پیشەسازیە چوارەمێ رول باش هەبیە ذەکا اصطناعی ناحیە هارد سكيلز كو مديد روبوتات رولك هي صناعتي دا مثلا معامله دا بس جوردي جيا داسكيت كو نوكا شيان دا محاكاه مروي بكده بواري سوفت سكيل دا افيا جديده بو بواري تكنولوجيا كو نمونه بسيط تشات جي بي تي كو شيت سوفت سكيل مروي محاكاه بكده ناحيه لانجويج برودكشن يعني بدأ تبسطينه قال مروبكي أباكو بناسة عام يا ذكاء اصطناعي طبعا دو نوع السلكيات هاي نوع جيلي أول كأوكو حتى صالة 2022 أو بيكو سيستم الذكاء الاصطناعي ديك مشكلة حلكت بون منا وجه مديناس كت از فلان كسم بون منا بصمات الأمر مثلا بو حضور غياب من دوامه أبا جيلي أول كأوك مشكلة حلكت بس جيلي دوي الذكاء الاصطناعي كنت بجني جنراتيف اي اي او اكو تشالنج كده اختار بردم همي سكترين ينجواكي چونكي شيان دايا معلومات توليد بكت يعني تشيت بوتا ويناكي بكيشت تشيت بوتا قصيده كبنفست تشيت بوتا شعر كبنفست تشيت بوتا بوما مستاي اسئله بنفست بقطابيه تشيت بيشتا قطابي انكو دارشتني بقطابي بنفست يعني افشان سوفت سكيل این تجربه کی دا کو راستی چالنج کا یا هر مازن خاصن کرده پروردی دا بس اف چالنج ها دوت يعني ما سي اوبشنت هين عموما سر اصل جهاني كام چا سردريه قال وان چالنج بك نسبه ذكاء اصطناعي اوبشن اگه جوانا تو بلاك تو ذكاء اصطناعي ببري مثلا عندك ولايات عندك مقاطعه امريكا مقاطعاتها سوفت وير تي جي بي تي شركات اتصالات قطع كي مثلا عندك ديستريكت عندك مقاطعه قطع كي يكون طالبا اشتبه هذا تشات جي بي تي ازنال بواري ما بحلك عمليه چونكي بو چونكي بازار كارينو كا يا اي بكارتي معناها او قطب يدرد بيكو سكيل يعني بيجن ذكاء اصطناعي بكو بشتا بيكو قال بازار كاري مستقبلي ده اوشنا دو اوتو تو خواب گنجینی الگل تو خواب گنجینی الگل اوجه کو برایکا که بچن سیستم پرورده پروگرامت و مراجعه تدا بده که نکاچوا اب وارد ذکاء اصطناعی تدا بده ادابت کردن و اندماج کردن ناحیه هم توعوی و هم ناحیه
سكيلا وكو قطابي سكيلا وربجت شوا في أداة هب كاربين شوازك سخلم أباكو بناس عامو فريم ورك كا أمشي باشكو أون دكتور علي مفاوي البروردي ده أم تشواشين مفاوي جوار جرين طبعا هر چهار چمکت پرورده ام بجین فرخواز ستودنت ماموستا تیچر و اسسمنت و هر واسا آنکو هستن گاندن و هستا کورکیلم بابت ذکا اصطناعی وان هر چهار چمکا و کاریگری است هی و تأثیر است هی هم پوزیتیو هم نگاتیو بس دوید پالیسی یک هبت دوید وعی یک هبت کو ام ناحیه استخدام سلبی بجن نيجاتيف سروان هر چهار چمکت پرورده کن بکین و ناحیه پوزیتیو سرزیده بکین امشین بحث بکین تفاصیل که هر چمکت جوانا ده چواش کارگری سرهبت یا ناحیه دست خوش دکتور دست خوش دکتور محمد هکا ام وی بسیاری آراسته بکم زیرا که دستگرد البواری پرورده ده مفاقو هیا اره جنگه هنوکه یا پرورده یا گنجایی الگل کار اینانا آی سپاس به درفته بورن جگر بودینان یان سرانی جوازی اوجی ایکش سید باشد وی گوربندی زور سپاس بو بازار پروردی جاف دست پیش خریه کری از بارم بسیارت رهندی گشتی اگه گله کرد آماده بیکم تکنولوژیا و خوب خوشی و زیره که درس کرد تایبتی جی آسان کردن ریکا فیربونیه تقطابیه که آن فیرکره کی بینی آوا که چالا بگه صنایعی شو همش میشه تکنولوژی هاری کاره بو ویدشتی آیا ام برهوین آنیا برهوش اینکه هم پروردی و ام زیره که دست کرد بینین و کار بینین از بارم بسیار یا بویا اجباری اتسامست یا بیدویه اگر ما وید آن من وید دیر نزیک اف بابت ده هر هید یه هاتی کارینانه قطابی من نکات پولی دا آنزان کوی دا همی جهت جیانه یه کار دین توان آولاز و آمریزا تویا جنگه ها پروردیش ام برهف کن برهندی وید خوشحالی و از بارم باشترین نمونه جی کووید 19 وقت هاتی و سر خلکی دهاتی فیربوناش دیر و ولیکر سر مفارد کرد هم هندک تشتو بکن خو فیر کنه و جارا گادیتر از بارم اوجی درفت گادیه خلکی پیشت کوید ولادت پیشت کون ام دیگه لپاش و ما مینی اگر ام ویچتی نینه و جنگه و پرورده چند آماده بویری گلک افسانه‌ای تر کردی از بارم نو که هر قطبیه که ما کیماسی آن دبین زور به زور قطبیت ما آمیره که زیره گت لبیده هی جرخانه کو گلک زور مازن نوید پتر هندک شدید بیدن از بار بسیار دو دیگه چتوی راخی بس کورتیاشین بیشم زیرکیو دست کرد کورت کرنا وقتیه زیاده کرنا برهمیه پرسونالایز آنجی فیربونا تایبدمنده بود تا که قطابی دیف حزو شیانه دوی که چه پیدویه ده چه شوازه دیفچونو بردام هل سنگاندنا قطابیه شوازه که ریکو درست یا کو ماموستانه شد ویدشتی بکت تایبتیجی پولید ما همی گفت تجی قطابی نجماره گذارت دهی بینما اگر تو زیرکی دست کرد بینی دهاری تکت بوی شوازه کو تو دیفچونا قطابی که درستایی آیا چی جی مای آسی پیدوی چه تشتیه حسکل چکیری پتر بید زده واری وی چندی جی وک کارگیری ارگ ماموستاج دی زور کمتر لیکت خمجیل کت مثلا برهف کرنا خشتید وانا گوتنه هاتنو آماده بونا قطابی گلک چی دیجی دبیس گلوی صنایع کد و سرانسر جهان از بارم نو که اف جور اگزامپلی تنگ زور میشند فرینه جید بردستند گلک ریلابلند بجم گنجاینه ام جی بینین امپلیمنت کل دفخو و کار بینین وجب از بجم دست بش خرید وید بیدا کرنه هگر ام حز جینه کن یا هاتیه اجبار کنه سمت وی ام کار بینین دكتور هكا ام تطبيق بكن جوهرين هتا چه حدي دي سيستمي پروردي دي تكرين هتام اي شن تطبيق كان السيستمي پروردي ده از بارم برسوا من دوی شوازی بید دوی ام برهف کن ماینسیتی آن عقلیتا ماموستای خطابی بوید تشتی برهف کنه و که حاضر کت اوی تشتی امپلیمنت یعنی کار بینی اگر نه ده هر برگیری هبید هر ده بیشن کیر نهایت امنت برهفین امنت حاضرین بلکو برو واجی هنده تجدهینت بیشن پروردی دو سیستمی دو ام برهوین امشیم کار بینیم و نمونه‌ای دیسه که قطابی ما ماموستای ما و سرشو سوشال میدیا گلک آلو آمیرت ای کارتینی تی زیره که دست کرد او خو احتمال نه زاید و زیره که دست کرد کارتینی بلکه برو واجن بیشین گلک دم فاجعه ورگرید و ام برهوین ام چند برهوین و دست پیش خریدش حکومت دست بگید که آیا او چه بریاردم چه شواز بینه وی باری دا و خود دست پیش خرید بگید دست خوش دکتر دکتر ابراهیم اگر آستانگی چه آستانگی هین جبهه کرنا ای السيستم پروردی ده و اری چه چین سر دریل دیگل وان استنگا بکن سپاس ایوارتان باش
طبعا ئەوەی من لە وەزارەتی پەروەردە پێم خۆشە بەڕاستی وەزارەتێکە زۆر حەزی لە تەکنۆلۆجیایە لە نازانم مامۆستا بڕان ئەرگۆشی لێرەیە لە 2003ەوە جارێکیان تەکلیفی لە من کرد و پرۆژەیەکی زۆر گەورەی 2 ملیۆن دۆلاریان لە بە دیجیتالکردنی ئەو ئیشە دەست پێ کرد. ئێستاش بەڕێزان لە هەموو دنیا نفسی گفتوگۆی وەکو ئێمە دەکرێت. ئەو گفتوگۆی ئێستا لێرە دەکرێت پێشی 2 مانگ لە کۆنگرسی ئەمریکا کرا. واتە ئێمە دوار نەکەوتوین لە بەکارهێنانی ژیری دەستکرد یان زیرەکی دەستکرد لە بوارەکان. لە هەموو دنیا خەریکی ئەوەن شتەکە ئەوەندە بە خێرایی هات لە تەوەقوعی ئێمەدا نەبوو. بۆ نمونە لە پەنجاکانەوە ژیری دەستکرد بەکاردێ وەکو مامۆستایان فەرمویان. بەڵام بەس 2 ساڵە ئەو چات جیپیتیە ژیری دەستکردی بە جەماوەری کرد. خەڵک هەمووی بزانە چەند لە ژیانی گۆی گۆڕیا. لە ژیانی خۆم بۆ نمونە من پێشتر کە تۆژینەوەیەکم دەنووسی بۆ کۆمپانیایەکم دەنارد بۆی من نێتیڤ نیم بۆی ئینگلیزیەکەم لۆ مراجعە بکە. ساڵێ 2000-3000 دۆلارم بەو ئیشە سرف دەکرد. ئەوە 2 ساڵە دەفل سرف ناکەم. دەیدەمە چات جیپیتی ریڤیوی ئینگلیزیەکەم بۆ دەکا. لەبەر ئەوە کاری لە ژیانی هەمومان کردیە. ئەوەی دێتە سەر وەزارەتی پەروەردەکەواتە بربەستەکان چین ئەگەر 2 ڕۆژی تر یان هەر لە ئێستا وەزارەتی پەروەردە ویستی لە پرۆسەکانی پەروەردە جێبەجێ بکە. هەندێک بربەست جیهانیە وەکو چۆن ئەمریکیەک، ئوسترالیە، کەنەدیەک، ئەوروپاییەک بەکاریدێن ئەو بربەستانە لە کوردستانیش هەیە. زائیدەن ئەو بربەستانەی لە کوردستان با بڵێم کوردستان لەبەر وەکو کاک ئانۆ فەرمووی بۆ هەموو گەلەکانی ناو کوردستان لەنەتەوەکانی ناو کوردستان نەفسی بربەستمانەیە ئەوانەش دەبێت لە بەرچاو بگیرێت. طبعا بربەستەکان پەیوەندی بە ئەوە هەیە ئەمە چۆن AI بەکاردەینی 2 ڕۆژی دیکەیان چۆن بیر دەکەینەوە بەڕاستی. وەکو برادەران فەرمیان خۆی پەیوەندی بەوە هەیە AI چۆن ئیش دەکا. بەڕێزان AI بەس ئەوەندە باشە ئەو داتایی کە تو دەیدەیە. ئێستا ئەگەر ئەمن مەجالم بدەنێ 1 ملیۆن ساڵ لەناو ئەو هەموو خەڵکەتان بسوڕێمەوە دێم ئێرە چاوم دەقوسێنم هەر پرسیارێکم لێ بکەین لەبارەی هەر یەکێکتان یەکسەر دەزانم چونکە 1 ملیۆن ساڵە بەناوتان دەسوڕێمەوە. ئەو ئیشەی کە مرۆڤ نایتوانێت کۆمپیوتەر دەتوانێت بە 1 ملیۆن ساڵەکە بە 1 ملیۆن چرکە بسوڕێتەوە بەناو داتایەکە. کە داتای دەدەیە ئەو بەناو داتایەکە دادێ سیمای داتایەکە دەناسێتەوە. ئینجا وەرە پرسیاری لێ بکە پرسیارەکانت جواب دەداتەوە. بۆ نمونە لەوانەیە هەر ئەم ساڵێکی تر پرۆگرام دێ تۆ لە جیاتی ئەوەی سەلاحەدینی ئەیوبی لە مێژوو بە تەڵەبە بڵێ سەلاحەدین ئەیوبی دروست دەکا وەزارەتی پەروەردە. ئەو کاتی مامۆستا بە تەڵەبەکە دەڵێ بڕۆ ئەم ئێوارەیە سەعاتێک لەگە سەلاحەدین ئەیوبی قسە بکە. دەچێت لە ماڵەوە قسەی لەگەڵ دەکا. باوەڕکە ئەو شتە ڕووی داوە چکە من کچێکی بچووکم هەیە لێم پرسی تۆ کە چات جیپیتی دەکەی چ دەکەی بابا؟ زۆر پێم سەیر بوو گوتی لێم پرسی ئەتو کچی یا کوڕی؟ قەت ئەو پرسیارە بە مێشتی مندا نەهاتبوو. ئەو دەچێت لەگە سەلاحەدین ئەیوبی قسە دەکا. وەڵامەکە دێنێتەوە لە پۆڵ لەگەڵ مامۆستا وەکو پانێڵی پێش ئێمە فەرمیان ئەو کاتە مامۆستا پرۆسەی خوێندن ڕۆڵی لە پرۆسەی تەلقین وەکو کاکتۆری دریس هەموو زاردەی فەرموو دەبێتە پرۆسەی فێرکردن کە ئەوە ئامانجی نیشتیمان سازیشە دەوڵەت سازیشە. بەڵام ئایا ئەو سەلاحەدینە چۆن جواب دەداتەوە؟ لەوانەیە تۆ وەرە ئەوەتان بەبیردە ئیسماعیل بێشکچی دەیگوت کە لە عەسکەری چوومەوە خزمەکانم لە گوندەکان هاتنە لام لیان پرسییم کورد کوو بوون گوتم وەڵا کلچیان نەبوو بەمیان دەگو کلچیانەیە. ئەگەر یەکێک لە پشتەوە هەر بچێ داتا داخلی کۆمپیوتەر بکە بڵێ کورد کلچی هەیە کورد کلچی هەیە تۆ لە کۆمپیوتەر بپرسە کورد چییە دەری کلچی هەیە. کەواتە سیر کە بربەستەکە لەوە دێ چۆن ئێمە داتامان خۆی بۆ حازر کردیا. من طبعا لە وڵاتی ئێمە خەڵک هەیە معاش بۆ ئەو وەردەگرێ خزمەتی زمانی کوردی بکە معاشێکی زۆر. بەڵام حەقوەیە سەری مانکە معاشەکە دێ بڵێ ئەرێ ئەو مانگە معاشەکەی خۆمم حەڵال کرد ئەو ئەکادیمیای کوردیە. ئەوان لەگەڵ وەزارەتی پەروەردە لەگەڵ زانکۆکان ملزەمن بەوەی کە ئەو داتا و کۆرپەسانە داخلی کۆمپیوتەر بکەن. ئەگەر نا تۆ هەر توولێک بەکاربێنی لەناو ژیری دەستکردا وەڵامەکەی کە وەری دەگری وەڵامێکە کە بە دڵی تۆ نییە بە دڵی ئێمە نیە. دیسان ئەوە دێتەوە سەر پرۆسەی نیشتیمان سازەکەی کە پانێڵی ئێمە باسی کرد. ئەوە یەک لەو بربەستانەیە. طبعا بەڕێزان ئێستا تەمەشا بکەی گەورەی میلەتان بە زۆری دانیشتوان نییە. سەیری کەتەلۆکی ئەو تەلەڤیزیۆنی ئێڵجیە بکە کە دەیکڕی ئەمڕۆ تەمەشا دەکەی
بە تورکی و ئینگلیزی و دەچ کە چەند کە من هیبری و چەند زمانێکە عەرەب 300 ملیۆن کەسە بە عەرەبی تێدانە کەواتە تۆ ئەگەر میلەتێکی بچووکیشبی بەڵام ئیشت لە مەجای AI و ژیری دەستکرد و IT لەسەر خۆت کردبی بەرز دەبیەوە سیرکەین ئێستا لە وڵاتانەی کە بەڕاستی داتایان کەمە لە ناو کۆمپیوتەرە تەمەشا دەکەین لەو منتیقەی خۆمان یەکەم جار تورکی باشە دووەم جار فارسی سێم جار عەرەبی بەڵام کە تەیری ژمارەی دانیشتوانیان دەکەی ئەویان زۆرترا لەبەر ئەوە یەکەم بربەست کە دێتە ڕێی جێبەجێکردن حتا ئەگە ئێمە هەموو ئامرازەکانیشمان هەبێ نەبوونی داتای پێویستە لە ناو IT بۆ نمونە داتاکە لە چێ دێ دەتوانین ویکیپیدیا ئەگەر ئێمە حملەیەک بکەین لەگەڵ زانکۆکان 1 ملیۆن لاپەڕەی ویکیپیدیا لە 1 ساڵ دروست بکەین بە پێش تورکی و فارسیش دەکەوینەوە ئەوە بزانم شتێکی زەحمەت نییە دەتوانن ئەکادیمیایە زانکۆکانە قوتابیەکانە هەمووی ئەوە بکەن بەڵام بەڕێزان مامۆستایان باشی نیشتیمانسازی و کوردایەتی و کوردستانیەتیان کرد بەس لە پرۆسەی K-12 یان لە مناڵی ڕەوزە هەتا سەفی 12یان تۆ کرد ئەدی بۆ ئەو مامۆستای زانکۆیە ناڵی کە پرۆفیسۆرە دەڵێ من توێژینەوە لەسەر زمانی کوردی ناکەم چونکە سایتەیشنم کەم بۆ دێ بزانە لە بەرامبەر ئەوە خەتای وەزارەتی خوێنی باڵاشە ناچێ ئەو ساڵانەی پاداشتەی کە دەیداتە مامۆستا تەسنیفی بکە بڵێ چەند کەس لەسەر زمانی کوردی ئیشی کردیە با ئەوان خەڵات بکەم نەک ئەوەی بە جێنەرال ئیشی کردیە ئەوە یەکەم بربەستە کە دێتە ڕێمان بربەستی دووەم بەڕێزان شتێک هەیە دیسان پەیوەندی بە داتا هەیە من باسی ژێرخان ناکەم چونکە ژێرخان ئاسانە ئێمە وەختی خۆی کە ویستمان امتحان بکەینە مەڵتیپل چۆیس کە دەستی وەزارەت خۆش بی ئەوە یەک لە ئیشە هەرە جوانەکان و هەرە سەرکەوتوەکانە بە ستاندەرێکی نێو دەوڵەتی بەڕێوە دەچی ئەو امتحانە بدایە دەیانگوت ناکرێ ئەخر لەو سەری باڵەکایەتی لەو سەری هەڵەبجا کو هەموو خەڵک کۆمپیوتەری هەیە بەڵام ئەدی بۆ کرا لە قبول مەرکەزیش کاتی خۆی هەر نەفسی قسەیان دەکرد ئەی خەڵک بەس دوایە دیسان جێبەجێ کرا if there is a will وەک دەڵێ there is a way ڕێک هەر دەدۆزیەوە بۆی بکرد لەبەر ئەوە ژێرخان مشکلە نییە ژێرخانی تەکنەلۆژی مشکلە نییە بەڕاستی ئەوەی دەمینێتەوە ژێرخانی سۆفتوێریەکەیە ئەو ژێرخانەیە کە ئێمە کە داتا دەدەین ئینجا کە گوتم ئەوەی دووەم بریتە لە لایەنگیری بۆ نمونە ئێستا لە زمانی ئینگلیزی بپرسە لە چات GPT بڵێ ڕسمی مجریمێکم بۆ بکە هەست دەکەی ڕاست ڕسمی بڵاک پیاوێکی ڕەشی بۆ دەکە ئەوە لایەنگیریە ئەو لایەنگیریانە چۆن نایێلین ئەوە دیسانێکە بربەستێکی ترە بەڕاستی وەزیفەی من نییە لێرە بڵێم چۆن و چۆن بەڵام ئەوەش دیسانێکە یەک لە بربەستەکانی ژیری دەستکردە کە جێبەجێ دەکرێت بربەستێکی تر ئەوەیە بەڕێزان فەیس تو فەیس هەر گرنگە لە بۆ سۆشیالکردنی خەڵکەکە بێگەی کۆمەلگای ئێمە بۆ جوانە سیلەی ڕەحممان هەیە لە ناو قوتابخانە ئەو سیلەی ڕەحمە لە تۆپانەیەەکە لە پارکەکە لە قاعەکە لاوانە بە دەردەکەوێت هەمووتان بەبیرتان دێ کە لاوکەکەی دەروێشی عەفدی لە ناو تێکسبوکێکە بوو چ هەرایەکیان نایەوە لایەن برد بە وەزارەت ئەوە ئەفیکە دەبێت زۆر ئاگامان لەو ئەفیکەش بی کاتێکە ژیری دەستکرد بەکاردێنیت لە ئەوانە بربەستەکانن کە دێنە پێش وەزارەت بەڵام وەکو دیتت هەمووی بەوە پەیوەندی بەوە هەیە کە استراتیجیەتی وەزارەت چییە لۆ ئەوەی لە ساڵی دادێ لە 5 ساڵی دادێ کام بەش لە ژیری دەستکرد بەکاربێنێت ئاماژە پێگیری مەستەرین ئاستەنگە لە بواری پەروەردیدا دەیتانە بەڵێ ئەvە چاوەدی چارەسەرکەنە هەکە ئەمە باسی چارەسەرەکە بکەم بەرسەفە خۆ کورتترین ئەویدی چارەسەرەکە ئەوەیە یەکەم جار ناڵێم هەڵە نەکەین بەڵام نەچین سیستمێکی حازر لە شوێنێ بێنین و بڵێن ئەوە ئەو شاڵ و شەپکە لە بۆ هەموو خەڵکێک دەبی لۆ هەموو خەڵکێک نابێ ئەمن کورتم فلان درێژە لەبەر ئەوە دەبی شتێک تایبەت بە خۆمان بکەین ئەو شتەش دەبێ مەرکەزی بێ هەر قوتابخانەیەک بەخۆیەوە دەست پێ نەکا وەزارەت دەتوانێت لیژنەیەک دروستکە دایرەیەک دروستکە موئەسسەیەک دروستکە بۆ ژیری دەستکرد و بە دوواداچوون بەڕێزان ژیری دەستکرد ئەوەندە شتێکی ئاسان نییە عەبر ببێ وەکو مامۆستایان فەرمیان تەواو هاتە ناو کۆمەلگا و ناتوانانی خۆتی لێلادەی و گرنگترین شتیشە لەم فترەی دادێ مادەم گرنگترین شتە دەبێ بە زۆر بە گرنگی ئیشی لەسەر بکرێت
و لەبەر ئەوەی بۆ نمونە تۆ لە شوێنێک دەخینەوە دەڵێ ئەرێ ئایا ژیری دەستکرد بەکاربێنم لە نووسینەوەی تۆژینەوە هەموو زانکۆکانی دنیا دەڵێن بۆ ئەو شاژمەنگای دادێ ئەو هابکەن بەڵام نازانین دوای 6 مانگی دادێ چی ڕوودەدا لەبەر ئەوە دەبێ بە دوواداچوون بکە ئەو لیژنەیە کە چۆن ساڵ بە ساڵ ڕێنمایی بکە بەڕای من لیژنەیەکی مرکزی لە وەزارەت زۆر گرنگە بۆ ئەوەی سەرکەوتوو بێت اینجا پاشی ئەو لیژنەیە کاکتۆر یەکەم هەنگاو دەتوانین هەر ئەم ساڵ دەست پێ بکەین وشیارکردنەوەی قوتابیانە لەوەی کە ژیری دەستکرد چییە و چۆن ئیش دەکا ئەوەش لە ڕێی وەکو پانێڵی پێشتریش فەرمویان ڕاهێنانی مامۆستایان ئەگەر کات نییە وەرکشۆپی زۆر بکرێتن لەسەر ئاستی هەموو تەربیەکان لە کوردستان بۆ ئەوەی مامۆستا ڕاهێنانێکی سەرپێیی پێ بکرێ بۆی بچێت لە کلاس باسی بکە پێویست ناکە مامۆستا دەرسێک دانێن بە ناوی ژیری دەستکرد وەبزانم جەدوەل پێ نابێت بەڵام دەتوانین هەر مامۆستایەک لە ژوورەوە بەشێک لە ئای بەکار بێنێتن لە مێژووە لە ساینسە و ئەوە زۆر باسکەم با لەبیرم نەچێت ستیم ساینس تەکنۆلۆژی ئینجینیرینگ ئەند ماثماتیکس بەڕاستی ئەوە گرنگە ئەوە دوو ڕۆژی تر مامۆستای ماثماتیک یان مامۆستای فیزیا کاتێک باسی یاسای نیوتنی سێم دەکا وەکو ڕیاضیات تەڵەبە لێ بێزار دەبێ پێی دەڵێ لە فلان سایت بڕۆ سەیری تەجروبەکە بکە چۆن بە ژیری دەستکرد لە پێشی دەکرێ کە هەتایە لە بیری ناچێتەوە لەبەر ئەوە هەندێ هەنگاوی زۆر خێرا هەیە دەتوانێت وەزارەت هەر ئەم ساڵی دادێبیکە لە بۆ دوا ڕۆژ خەونی گەورە هەیە لەوانەیە ساڵێکی تر بێتە جێ بۆ نمونە ئێستا هەیە ئەگەر کامیرا لە ناو مەکتەبەکەت دابنی دکتۆر ابراهیم وەخت کورتە گەلەکی کەم بدێ و هیچی ترم نایە چکو دێ پرسیارەکە دیشتەکەم مامۆستا دەتوانی کامیرا لە ناو مەکتەب دابنەی پرۆگرامەیە ئیتر یەک تەڵەبەکانت تەسلیف دەکا لەلایەنی هەڵسوکەوتیان ئەمە زۆر دەجوولێ ئەمە زۆر شەیتانی دەکا ئەمە منعەزلە لەلایەکە و ئەو راپۆرتە بۆ دایک و باوکی تەڵەبەکە بنێریە و بێ ئەوەی مرۆڤ تەدەخولی بکا ئێستا ئەو پرۆگرامانە هەیە ئەو تەسەڕوفانە تەحلیل دەکاتن و دەتوانی دەستخۆش دکتۆر دەستخۆش زۆر سوپاس دکتۆر وەکی تەوا ئاماژە کردی بوشەیەکە ناوبەرە سیستمی پەروەردەی نوکە هەیە وزیرەکە دەستکرد وەکی مثلا ژێرخان ئامادەکەی مامۆستان سیستمی خواندنێ لە بەرچاوکردنە لای ئەخلاقی هەرێ بەرێز کارزان وەلید هەکانوکە بێ پرسیارش دەکەن چاوە ئەف دێتە چارەسەرکردن ئەف بوشە ناوبەرە کارئینانە ئایل لە سیستمی پەروەردەیدا دووبارە سپاس وابزانم دکتۆر ابراهیم زۆری بابەتەکانی باس کرد باسی چارەسەرەکەشی کرد دەستی خۆش بێت بەزەوەی کە بۆشاییەک لە نێوان سیستمی خوێندنی ئێمە و زیرەکی دەستکردا هەیە بەداخەوە بەڵێ لەبەرەوەی ئەگەر هەنگاوێ بگەڕێنە دواوە لە شۆرشی پیشەسازی چوارەما کە شۆرشی تەکنەلۆجیا بوو وەکو پێویست ئێمە نەمانتوانیوە هەموو ناوەندەکانی خوێندن پڕ تەکنەلۆجیاکەین ئەویش بە هۆکاری جیاواز لەوانەیە ئەوانەی کە ئەو قوتابخانە و ناوەندی خوێندانەی کە دوورە دەستن کارەبایان نییە ئینتەرنێتیان نییە لابی کۆمپیوتەریان نییە ئێمە تاکو ژێرخانی تەکنەلۆجیا پڕچەک نەکەین تاکو پڕ تەکنەلۆجیای نەکەین ناتوانین باسی زیرەکی دەستکردکەین خۆشبەختانە کە وەزارەتی پەروەردە کۆمەڵێک هەنگاوی باشی ناوە بە تایبەتی لە ناوەندی شارە گەورەکانە بە شێوەیەکی بەربڵاو کە بوانەی کۆمپیوتەر و تەکنەلۆجیا خوێنرێت و هەروەها بەشێک لەوانەی کە سیستمی ئەلکترۆنی دروست کراوە کە کۆنتاکتی بەشێک لە بینی مامۆسایان و کارە ئیداریەکان بە ئەلکترۆنی کراوە کە ئەمانە هەنگاوی باشن بەڵام هێشتا ئەمانە کامل نین پێویستیان بە ئەوەیە کە بە کاملی ئەم بەکارهێنانی تەکنەلۆژیایە ئەم سیستمی ئەلکترۆنیە شۆڕ بێتەوە بۆ تەواوی ناوەندەکان بچووکترین ناوەندی خوێندن لە دوورترین شوێنی ئەم کوردستانەیە دەستی بگا بە ئینتەرنێت بە تەکنەلۆژیا بۆ ئەوەی بتوانین زیرەکی دەستکردی پێ بگەێنین چونکە تا ئەمە پڕ نەبێت نابێت ئەگەر باس بکەین ئەمە لە ڕووی ژێرخانی تەکنەلۆژیاوە لە ڕووی مامۆستاوە بڵێ بە دڵنیایی بەداخەوە کە ئەگەر بە ژمارە سیرکە یاجاری وایە سەری بڕواناوی مامۆستاکان بکەیت زۆربەی ئەڵێ من کۆمپیوتەرم خوێندووە کۆمپیوتەرە زانم بەکاری هێنم بەڵام لە واقع ئاوانیە لە واقع ئێمە مامۆستاکانمان بەشێکیان بەهۆی تەمەنیانەوە کە لە ئەسڵا خۆی هەر کۆمپیوتەری بەکارهێناوە ئەمانە بەکارهێنەری کۆمپیوتەر نین چۆن نەتوانن ببنە بەکارهێنەری زیرەکی دەستکرد تەنانەت ئەو مامۆستانەشی کە گەنجن و ینی لەو جیلانەی ئێستان کە تەکنەلۆژیان خوێندووە
بەهۆی اختصاسەکەیانەوە بەهۆی دووریان لە ناوەندی شارەکانەوە زۆر تەکنەلۆژیا بەکار نایەنن یان لەوانەیە بەهۆی پرۆگرامی خوێندنەکەەوە لەسەری فەرز نەکراوە کە تۆ پێویستە تەکنەلۆژیا زۆر بەکاربێنیت کاتێک کەیتە سەر ئەو مامۆستایی کە تاسە تەخەڕوجەکە بەداخەوە وەزارەتی خوێندنی باڵا کە زۆر بەڕێزانە لێرەن کۆلێجی پەروەردە بنەڕەتیەکان کەمترین تەکنەلۆژیاکان ئەو وانەی کە پێی وتراوە وەکو وانەیەکی لاوەکی پاسەکە کە بێتە ئەبێ بە مامۆستا زۆر کەم لە کۆمپیوتەرە زانێت دەستخۆش چگو ماوەی مەگەلێکی کورتە دکتۆر اسماعیل بکورتی پەروەردە چاوەشیت مەفایش شتوسێت ئای وەرگێت بکورتی تمام دست خوش از کورتی بحث کم کاده چه آشین عملیاً استفاده جیریا دست کرد بکین مجال education دا پرورده دا طبعا همین والله national policy هي السياسات الوطنية هي نسبة دي شوا تبنية ذكاء اصطناعي كان بس هيك على شكل هرميا بحث بكين كان بين خواري بولا پرورده دا قال لك ما تصورك هاي وقتا بجين جیریا دست کرد و پرورده کراست هزرامت شد بو قوپی کردن و او بابتانه کو لاینه نگاتیوی های جیریا دست کرد هکم بین حقیقته جیریا دست کرد هنگ مفاید عملیت هنگ نزدیک کردی به حسکم سر هر چهار بشن پروسسا یا تربیه و تعلیمی لاینه که قطابی شد استفاده جوار گرد جناحیا بجنه personalized learning اف چالنج هم های پرورده دا کنه چالنج که یا لوکاله و اینم عالمیه که چه ما مستشد خصوصیات طلبه برچاو ورگرد چه شد طلبه اوی آسته نزم بین تا آسته اوریج یه متوسط و متصلال اف چالنج ها یا بجن فروق فردیه دی ذکاء اصطناعی هریمه که برای هندک طول و ادوات و کودشید هندک طول تایم بجن artificial tutor آنکو ماموستای خصوصی بس ذکاء اصطناعی آنکو چات بوته و تابی دیگه چات بوته آخذت بکن ماموستا بو نمونه بس نه چات جی پی تی چونکی چات جی پی تی هک قطابی بسیار جبه کد دیگراز برسه بدته بس ما طول دیت هین تو قطابی بسیار جه کد او طول ذکاء اصطناعی برسه بنادته دوی هاندت کو افخو حاول بدت برسه پیدا بکد دی بهشت مثلا تو 4000 دقیقه فلان نقطه دا فلان بواری دا آنکو قطابی هاندل کو افخا مشکل خو حل بکد هدی پوش بکد کو یعنی بهتوی و برسوایی بده چون وقت گلک برگ از قطبی بحث کنیم بس نسبت ماموستاج دشن استفاده جوار گیریم مثلا طبعا خزان خواج ماموستایه زانست قناغ ناونجیه از ببینم گلک وقتی چه وچد لسن پلانی وچد تقییم وچد دانانا بسیار وچد هنمت ولد هینو که حاضرن شن وان هر سه ارکاش ملین ماموستای روی کرد هکه بار ماموستای سبک بی ماموستا دبخوا دی وقت میل کمپیوتر شیانت خواهید وانا گوتنه ید مدرن پیش بخد آنکو دی وقتی سیف کد کو خواه شخصیت پیش بخد آنکو هم کرتی بحث بکن ذکاء اصطناعی دوید بیت ترخان کردن توظیف کردن بو هیومن اینتلیجنت پیش بکرد کو وقتی مروی بمیند مفخا پیش بخد چه قطابی چه وکو ماموستا دست خوش دکتور محمد بکورتی آیا چه پروگرامی حاضر هیا کو ام شن استفادهش آی بکنن ناف سیستمی پروردی سیستمی که حاضر الو از بوارم بس کومیتا کی زیاده سر از قلب کردی بیشم اموسا سحکینا آی خدمتکارک یانجی بردسته که همشتیم نظام که سرانی چید بیشم بردسته که گلکی زیرک ولی یا گرینگ اول ام وقت پرورده وزارت پروردی وزارت خواندن بلند هر دو پیک و چه پینگاف بافین دست پیکنش برهف کردن ما مصطلح مشغولانه توان ریکا کو درست کو بین چکرنی وان آلوفام شوازی کار اینانا آمیری دست کرد شوازه که جیرانه وایزلند بیشتر سمارتلی او ایثیکالی اخلاقیه تو راسه ایل بردسته تو شیب کار بینی به هر دولانش شوازه که ریکو درست و تو شیجی بونده کار بینی تو خواپاندنی بیار ولی گله که گرینگ اول تو انگیجمنت قطبی آنجی هبون قطبی نه ایلا فیزیکال بردسته تبید و نابیده مدرسه جی صد سر ما مستوی شولی ما مستوی جناور گیری بلکه برو واجی ایکش مدرسه سرکی از بارم دکتر ابراهیم جا آماده پیکر مدرسه خصوصی نامینی و اول جد الخوشی همه از بارم اف ای آی طول دی شینگیرید مدرسه خصوصی بی دکتر اسماعیل جی آماده پیکر دست خوش بجا پروگرام گله زورن جین دینی هم لیست کنجی گله مشانه و بردستن گله لا دست خوش دکتور ابراهیم آخر بسیار بکورتی اره پیوست حکومت چه پنگاوا بکد کشت آی بکار بینید لسیستمی پروردی والله
وابزانم حکومت ئیشێکی باشی کردووە دەستی وەزارەتی پەروەردەی واڵا کردووە چۆن ئەوە جێبەجێ دەکا سوپاس بۆ وەزیریش نازان بۆ لەبەرەوەی گەنجە حەزی ئەوەندە لە ئایتی ئەوەیە یان بەڕاستیەوەم پێخۆشە هەندێک شتی خێرا من بۆ خۆم مەسەلەن دەستگایەک هەیە بە ئینتەرناشنەڵ ئەوەیە International Organization for Education شتێکی وە ISTE چەند کتێبێکی دەرکردووە ڕێنمایی بۆ مامۆستای سەرەتایی لە AI ڕێنمایی بۆ مامۆستای سانەوی لە AI ئەم ساڵ دەری کردووە و بە خۆڕاییە دەتاتە هەموو وەزارەتەکانی دنیا ئەگەر بکەنە تەرجەمەی بکەن من ئەو دوو ڕێنمایەم بینی زۆر باشە بۆ مامۆستای خۆمان ئەگەر ئەوانە ئەو دووە بە زووترین کات بکەنە کوردی بۆ ئەوەی لەسەر ئەو وێرکشۆپ و ئەوانە بکەن مامۆستا زۆر ئیسفادە دەکات لە وشیارکردنەوەی قوتابیان ئەو وەکو شتی خێرا وەکو شتی درێژخایەنیش بەڕاستی وەکو گوتم دەبێ لیژنەیەکە بێ ڕۆدمابێ یان نەخشە ڕێگایەک دابنێتن کە چۆن ئەویشە جێبەجێ بکرێت دەست خۆش دکتۆر پرسیارەکە ئەو میوانت مە بێژێت ئەرێ چاو وزارەتە پەروەرد يعني سیستم AI تطبیقەتە ناف پەروەردەیدا دشکیش ئەوی دیارە دەست پێکەتە سەرەکیدا یانش ئامادە یانش بڵێ زانی بەر مامۆستا AI سیستمەک نییە بە خۆتان دەزانوە نیە بڵێن ئەو سیستمە دێنینە ناوای وەزارەت هەر بۆ خۆی AI جێبەجێ کردووە پێشتر بۆ نمونە ئێستا نەقلی مامۆستایان زۆر بە ئەلکترۆنیا نەقلی تەڵەبە کاتێک لە قوتابخانەیەک دەچێتە قوتابخانەیەکی تر هەر لە لای خۆیەوە مەکتەبەکە ناوی ئاد دەکا و لە مەکتەبەکەی دیناوەکە دەردەچی بەڵام دەتوانێت ئێستا لە سیمینارەکەی ڤیدیۆگرافەکەی وەزارەت بینیم کە قوتابخانەکان پۆڵین دەکەن لەسەر ئەساسی باشی و نەک باشی دەرەجەیان دەدانێت ژیری دەستکرد ئەوە ئێستا دەکات دەتوانێت ژیری دەستکرد بەکاربێنێتن بۆ ئەوەی ئەو شەنوکەوە بکاتن حتا دەتانی لەسەر ئاستی هەر نازام 70-80 هزار مامۆستامان هەر 70-80 هزاریش ڕیز بکە بەجێرەی ئەو پۆیتانەی کە دەیەوێت بە خلال دقائق دیسانێکە ئەوەیە بەکارهێنانی زۆر هەیە لە بۆ AI وەزارەت دەبێت هەندێکیان هەڵبژێرێ وەکو گوتم کە لەگەر کەلتوری خۆمان لەگەڵ نەخشە ڕێگای خۆمان دەگوت دەست خۆش دکتۆر محەممەد هەکتە تعلیقێک هەبێت ئەگەر دەرفەتە بێت دەست بۆرم کۆمێتێکی سەر ئۆختۆنە دکتۆری دەست بۆرم ئەم نەشین سەردەسەری پێک بە دەست پێ بکەن هەر هەمی قۆناغۆ یا باشترەوە پایلوتینگ بێدەکردن هەندێک جا دەستنیشانکە تایبەتیژی هەندە قوتابخانەت ئەهلی تین بەرهەفترن ژێرخانەوەنە بەرهەفترە پتر ڕاهات ئینە مامۆستایتوان ئەوەم کەنە پایلوتی شوان دەست پێ بکەن بەس پیشێکی بخێرایی بن نەخۆ بگرین حتاکو چونکو ئەف بابەتە گەلک لەزجت سپاس دكتور آخر بسيار بو دكتور كارزان و دكتور علي بجد 5G تأثيراوي سرمروفي چه و مفاوي بو پروردي چه وابزانم وەڵامی ئەو پرسیارەمان تقریبا نیایەوە لە 5G بەڵێ دیسان ئەمیش هەر بە هەمان شێوە ئەم تەکنەلۆژیانە کێن هەر هەمویان لەگەڵ گەشەکردنی داخوازیەکانی مرۆڤە لەگەڵ گەشەکردنی داخوازیەکانی مرۆڤە دروستە بن و بۆ پڕکردنەوەی ئەو داخوازیانەیە لێ ئێستاشا لەبەر ئەوەی کە سیستمە مۆدێرنەکانی پەروەردە باسی بە سەنتەربوونی خوێندکارەکەن فێرخوازان سەنتەر بن تەلەبە سەنتەر بێت بۆیە هەموو چه شۆڕشەکان چه تەکنەلۆجیا نوێیەکان چه زیرەکی دەستکرد هەمووی هەوڵ ئەیە کە بێتە خزمەتی فێرخواز سەنتەر بێت لە ناو سیستمەکەیە بۆیە کاریگەریەکەیان ڕاستەوانەیە و ڕاستەوخۆ لەسەر سیستمی پەروەردە کاریگەری دادەنێت زۆر مەمنون بوو پانەلیستت مێ پرسیارێکە کورد هەکە وەخت هەبێت دکتۆر عەلی ئەرێ هەکە سیستمی زیرەکە دەستکرد کەف ناو باوەڕی پەروەردیدا هل أفدي معترف بيتا دوليا أنا كاعتراف دوليا ديتا بكرين هكا سيستمي زيركا دسكت كافنا بروردي طبعا انجلت نسبة زيراكيا دسكت كان ملاحظة بكن سيفيا مودرن يعني انه كا اجر سكيلا او كنتو تو اشنا بطول زيراكيا دسكت يعني مثلا ما هبي كلاسيك مثلا از وردی زانم اکسلی زانم الى آخره بس نو که دبی سر سیویه بجن شخصی ذكاء اصطناعي ذهبت او المنتات ذهبت اول المنتات ايش كيف طبعا بنياد داوي پرورديه
چونکی وەکو ساربوورێک ئەز لە ئەمریکا وەختەی ژدەربە یعنی تصور کە منهج دەینا بۆ ڕاوزەی دچەوە فێری برمجه بس اسلوبك مبسطه هي يعني فيجوال هي ام حازكين وزاره البرودجك تبنيا في فكره بتكو منهج المدى برمجه ده بت كودينج يعني بس يوزر بت يعني زاروكن ما وقت زاروكن همي جهانه في ديفيت داهنر نه بس يوزر تكنولوژی يعني بت اون سكيل وار بگیرد کو بشه داهنان بکت مجال تکنولوژی ده مستقبلا هاگه هشت في رئیس ها سباق عالمی ده هنگ همشین بجینم دچین اوستک جهانی بوری دست خوش دکتر دست خوش بو همی دکتورا از هیوید کم مفایق هاتا ورگرتنش بگن کشگرنه کو آی بیتا تشتکی سرکی ناف پروردی ده چگوید گرینگترین امراض نوکل تکنولوژی ده آیا و دخواست کم انه اف تبینی بین ورگرتن اشلای حکومتی و وزیر پرورده زور سپاس بو همی دکتورا